ڕقی لە کورت فرۆشی بوو و ڕقی لە خاک فرۆشی بوو. بەیانی هەریشی سانم وتی و نوێژ نەکردو. خۆم بە دەرەجە یەک لە باوکمەوە نزیک بووم. هەموو ئەوانەی کە بیانەوێت لە پێناو نیشتیمان و نەتەوە تێبکۆشن دەبێ سەیری بنەماڵەی مافایق بکەن. کاک فایق پیاوێکی عاقڵ، پیاوێکی دڵسۆز حەز دەکەم کە ئێوارە هاتمەوە مناڵێکم مردبێت لەگەڵ دراوسەیەکە لەگەڵێکێکە مناڵێکم دەنگی نەهاتبێت. کێشی گەورەی شۆڕەگەڕش بوون لە مەتەخا. باسکردی مافایق بەم چەند کەلیمەیە کۆتایی نایە کتێبی ئەوێ کەسایەتیەکی دیاری ناوعەشرەتی منمیە. پیاوێکی زۆر گەورە بوو، یعنی خەسارەکەش گەورەیە. زۆر ئامۆژگاری مابوو پێمان بڵێ بۆ بنەماوەتی هەم بۆ عەشرەتەکەی خەسارەتێکی گەورە بوو. زۆر ماندوو بە خەڵک بە تایبەتی بە ناخۆشەکانی خەڵقەوە پیاوێکی تێکۆشار، پیاوێکی کورتپەروەر لە چاکە زیاتر خراپەی نەبووە. خەسارەتێکی گەورە بوو بەداخەوە لە دەستماچ. هیچی بوو لە هەرە پیاوە جوانەکان، هیچی بوو لە هەرە پیاوە عاقڵەکان. کاک فایق مرد بوو، دۆست بوو. کاک فایقێکی بۆ حەزی کردو بە سڵح و سەراحەت. بەردەوام لە هەوڵی ئەوەیە بووە کە ئێمە پێ بگەین. ڕۆشتە بوو بۆ دووس بۆ تەعزیەک لەوێ کڵاوێکی کوردەواری لەگەڵ خۆیان بۆ من هێنا بوو. هەمیشە پەلەی بوو بە تەعزیە خەڵک بگا، بە مشکلی خەڵک بگا بە سەدەیەکە لەم گۆشەی پیرەچیایی بەرانانەوە لە دەستپێکی ڕایەڵەی گەرمیانی ئەنفال بە شاری هەڵمەت و قوربانیەوە گوندێکی قەشەنگ ئێشکگرە و چاو لە سلێمانی غافڵ ناکە. ڕۆح لە سەردەست خۆی و نەوەکانی خەبات جێڕ و شۆڕجێڕەکانی بە تێڕامان لە بەژن و باڵای بەرزی سلێمانی سرودی نەبەزین دەڵێنەوە. لەنجاوە هاوشێوەی بەرزی ئەو چیایەی پاڵی پێوەداوە مرۆڤی باڵا بەرهەم دەهێنێ. خانەوادەی حاجی مستەفای حەمەشاکە نمونەی هەرە دیاری خەسڵەتی نیشتیمان دۆستی و مرۆڤ دۆستی ئەم دێن. ساڵانێکە ئەم خانەوادەیە لە شۆڕشی شێخ مەحموودەوە بۆ شۆڕشی ئەیلول تا دەگاتە شۆڕشی نوێ سەر مەشقی کوردایەتین. بەردەوام بە فیداکاری بەبەخشینی ماڵ و سامان بەرەی پێشەوەی بەرگری و خەباتیان پتەوتر کردووە. کاتێک کاکە ڕەزای حاجی مستەفا لەگەڵ پۆلێک پێشمەرگەی هاوڕێیدا بە خوێنی گەشیان سەنگەری بەرگریان پاراست و شەهیدیان وەک دواپلەی شەرەف هەڵبژارد. ئیدی لەو ساتەوە حەسرەتی مەرجی کاکە ڕەزا و هاوڕێیانی خەون و خەیاڵی ئەوان بۆ ئازادی بۆ مامفایقی حاجی مستەفا بووە میراتی. ئەم زاتە گەورەیە بە هەنگاوەکانی باڵوێستە بەرز و نەتەوەیەکانی ڕۆحی باوکی ڕەحمەتی و شەید کاکە ڕەزای برای زێدە ئاسوودە کرد. ئەو نەهێشت ساباتی کوردایەتی پێگەی کۆمەڵایەتی و ئاشتی خوازی خانەوادەکەی لاواز ببێ. وەک وەجاغزادێکی ڕەسەن بە شایەدی دۆست و دوژمن بووە ناوێکی گەورە و دیار لە ناو هۆز و عەشیرەتەکانی کوردستان. ئەم زاتە بووە هەوێنی ئاشتەوایی، بووە فاکتەری بەهێزکردنی ڕایەڵەی پەیوەندیەکان. لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکدا بواە قسەی ئەو سەنگ و قورساییەکی زۆری ئەبوو. بۆیە بەشێکی زۆر لە سەرۆک هۆز و عەشیرەتەکان
بە گەورەی خۆیانیان دەزانی و باوەڕیان بە کارەمایی و لێهاتووی ئەو هەبوو بۆ چارەسەرکردنی کێشە و ئاستەنگەکانیان. مۆی شانازی پێوە گەنجکل لە قال و بەلاوە لە بنەماڵ ئێمە خیانەتمان نەکرد و بە تایبەتی من میش نەیکردووە مستەشاری نەبوو خاینی نەبووەمانە. کاکفایق پیاوێک بوو کۆمەڵێک خەسڵەت و سیفاتی زۆر جوان کە ڕەنگە کەم کات ئەم خەسڵەتانە هەمووی بەیەکەوە لە پیاوێکە کۆبێتەوە. جگە لە کوردایەتەکەی کاکفایق پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بوو، پیاوێک بوو حەزی دایمەن بە تەبایی بینی خەڵکەکرد بەعام بیناسییا و نەیناسییا. کاتێکی زۆری ژیانی خۆی تەرخان کرده بوو بۆ بەدەمەواتنەوەی تازیە و ناخۆشی و نەخۆشی خەڵک. بڕۆن پێ بکە کاک عەبدوڕەحمان زوو جار بەلای مزگەوتا ڕۆشتوین نەشی زانیوە کێیە، هەر پێتی با بچین خۆشە ئینسان لە تەنگانەیە کورد زمان و برای خۆی بەسەر کاتەوە واو بەشی خەمی بێت. کاکە فای خۆی خوا لێی خۆش بێ پیاوێکی ڕێک و پێک بوو، جێگرەوەی کاکە ڕەزا و باوکیشی بوو لەگەڵ خەڵقا لەگەڵ پیاوەکانی کوردستانە هەر لە منتیقەی ڕانێەوە هەتا کەلار هەتا شار باژێر دۆسایەتی و محیبەت لە بینی ئەو کۆمەڵی پیاوە هەبووە، هەر لە جاف هەر لە سادات هەر لە قەومی خۆی هەر لە خزمان پیاوێکی خۆشەویست بووە. هەوری داوە لە دێکەی خۆیان هەر مەرداری و فەلاعەتەکەی خۆی کردووە، ئیتر بە تەمای هیچ کارێکی تر کومپانیا و کار و بار و ئەمە ئەوە نەبووە، کاسبی ماڵی خۆی بووە. کاک فایقێکی بۆ حەزی کردووە بە سڵح و سەلاحەت زۆر حەزی کردووە لەو خەڵکانەی کە لیانە قەوما لە وڵاتی ئێمە هەنێ جار باربوو ئەکەن بۆ یەکێکە لێ ئەقەومێ، یەکێ بۆ لەو پیاوانە کە زۆر دەستکراوە بووە کاک فایق. کاکفایق هیچێک بوو لەو پیاوانە کە پیاوێکی زۆر قارەمان بوو، پیاوێکی زۆر خۆشەویست بوو، لەگەڵ براکانمان دۆستایەتی هەبوو، لەگەڵ باوکیان هەر دۆستایەتیمان هەبوو، هاموشەمان هەبوو، هیچی بوو لە هەرە پیاوە جوانەکان، هیچی بوو لە هەرە پیاوە عەقڵەکان، هیچی بوو لە هەرە پیاوە ئازاکان، یعنی پەیوەندی هەبوو لەگەڵ هەموو ئەشارەکانی سلێمانی، لەگەڵ مەسئولین، لەگەڵ خۆشەویستەکانی، لەگەڵ زۆر جار ئەچوون بۆ سڵح ئەمبل لەگەڵ خۆم کە ئەم بردە هەر مەجلیسەکە ئەو پیاوە هەچی قسەیەکێکی قسەکەی ڕەتبوونەوەی نەبوو، ئەگەر پیاو بکوژایە کاکفایقم لەگەڵا بۆیە کابرای بەرامبەرەکەی عەفوێکردین لەبەر خاتری مافایق. هەموو جارێک کە ئەها بۆ لام سەیری ڕسمی براکانمێکی فرمێسک بۆ چاوی هاتە خوارەوە. وەصفی کاکفایق باسی کاکفایق باوەڕ ناکەم هیچ دەمێ هیچ زمانێ هەبێ بتوانێ بیکە. هەرچێکی پێ بڵێ لە ئاستی گەورەیەتی و پیرۆزی و لە ئاستی گەورەیەتی ئەو پیاوانە بوو. کاکفایق پیاوێکی عاقڵ، پیاوێکی دڵسۆز، پیاوێکی خۆشەویست لە ناو خەڵکی کۆمەڵی کوردستانە. کاکفایق بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو، یەکەم لە بنەماڵەکەی، دووهەم لە عەشرەتەکەی کەوت، سێهەم خەسارەتێکی زۆر گەورە بوو لە هەموو عەشیرەتەکانی منتیقەی سلێمانی و کوردستان کەوت بە تایبەتی. بە درێژایی تەمەنی خۆم تقریباً تەمەنم تا ئەم دەقەیە 41 ساڵە لەوەتی فامم کردوێتەوە، باوکمم بینی و زیاد لەگەڵیا بووم و هەڵسوکۆتم لەگەڵی کردووە. ڕۆژێک لە ڕۆژان نمبینی نارێک بە ئیسراحەت بخوات، مەبەست لە ئیسراحەت چییە؟ ینی هەمیشە پەلەی بوو بە تەعزیەی خەڵک بگا، بە مشکلەی خەڵک بگا، بە مشکلەکانی خەڵک بگات، هەمیشە لە هەوڵا بوو یارمەتی خەڵک بە، هەمیشە لە هەوڵا بوو بەدەم خەڵکەوە بێ. گەر لە دێر زەماندا هات نەبوونی کوڕ سەرچاوەی کەیفخۆشی خێزان بوو بێ، وەک نیعمەتێکی ئیلاهی تەماشا کرابێ، ئەوە فایقی حاجی مستەفا جگە لە ساتی هات نەبوونی لە هاوینی ساڵی 1943 لە تەواوی وێزگەکانی ژیانیدا نیعمەتێکی لە بن نەهاتوو بوو. بە عاقڵمەندی خۆی بە بەخشە زۆرەکانی خۆڵقێنەری ئاشتی و تەبایی قوتابخانەی نیشتیمان دۆستی و کوردایەتی بوو. ئەو وەک قەڵایەک بناغەی لە ناوچەکەدا داکوتا و هەر ڕۆژێک لەگەڵ باڵاکردنی تەمەندا بەردێکی دەخستە سەر بنیادی ئەو قەڵایە تا لە دوجاردا بووە پەناگە و پارێزەری دانیشتوانی ناوچەکە. بە تایبەتمەندی کەسایەتیە بەهێزەکەی ببووە مەرجعێکی دیار و ڕۆڵی گەورەی دەبینی لە چارەسەرکردن و یەکلاکردنەوەی کێشەکان. بۆیە زۆربەی کات ماڵەکەی جمەی دەهات لە خەڵکی، هەرچەندە پیاماقوڵی هۆزی منمی بوو، بەڵام ناوێک بوو لە ناو کۆی هۆزەکانی باشووری کوردستاندا پێگەی گەورە و دیاری هەبوو.
دەوروتەسیری ئەم بنەماڵە هەر لە دێر زمانەوە توانیوانە سەمعەیەکی گەورە لە ناوچەکە تۆمارکەن بە حرەکەی بۆ حرەکەی کە توانیوانە کەسایەتێکی ئەوتۆ تۆمارکەن بۆ خۆیان نەژین بۆ خەڵک بژین. ئەم بۆ خەڵکە ژیانە شتێکی زۆر گەورە و گرنگە لە تەریقی بەشەرە. مەسلحەتی خەڵکیان زۆر لا مهم بووە. کافایق چگە لەوەی کە لەم دوایە کۆچی دوایی کرد و گەشتەوە ماڵی خوا یەکێکە لەو کەسانی کە بەڕاستی وەکو تاریخی بنەماڵەکەی خۆیان هەرکوێمێکیان بردی بێت تەنها لە بنەماڵەکەی و لە تایفەکەی و لە ناوچەکە نەڕۆشتووە. بگرێت لە سەرانسەری ئەم مەنتیقەی کوردستانەیەکی بۆلانی کە بام و ناوبانێکی گەورە و کەسایەتێکی بێوێنەی هەبوو لە سەرانسەری ئەم وڵاتە. ئەم بنەماڵە جگەل لەسەر مەسەلەی کەسایەتی ناو خەڵکی و ناو هەموو تایفەکانی کوردستان و بنکەیەکی گەورەی شۆڕەجێڕش بن لە مەنتیقە. بێ ئەملا و بێ ئەولا توانیوانە لە بە تاریخی خۆیان قەڵایەکی گەورەی بە خێوکەری هێزی پێشمەگە بوون بۆ هەموو حیزبەکان و دوور بوون لە هەموو مەسلەیەکی غەرە شەخسییان ڕق و قینەیان لە خەڵک ببێتیان لە حیزب بێ هەموو حیزبەکانیان بە چاوی شۆڕەجێڕەتی و پێشمەگەی نیشتمانی ئەم وڵاتە سیر کردووە. بۆیە لە لای هەموو حیزبەکانمانە تەقدیرێکی گەوریان هەیە و قەڵایەکی گەورەی شۆڕەجێڕی ئەم ناوچەیە بوون و دەیان و سەدان کەس لەسەر دەستێمانە فێری پیاوەتی و شخصیات و شۆڕەجێڕەتی بوو. کارپایە من سەرەتای ناسینم کە میوانداریمان کرد لەگەڵ ڕەحمەتی کاک شێخ سەرزەدین، کاکاواتی شێخ جەناب، کاک سەفا بەردەقەڕی، کاک خەسرە و کۆمەڵی پیاو بین کە چوونە خزمەتی لە ماڵەکەی خۆیان بۆ یەکەم جار بوو کە من بە خزمەتی گەیشتم ناسیم. زۆر چووە دڵمۆ و دوای ئەو جارێک ئیتر بوو بە ڕەفیقێکی دەستە برام زۆر جارە چوون بۆ ماڵیان، زۆر جار بە خزمەتی گەیشتم، زۆر دۆسایەتێکی باشمان بوو لە بینی خۆمانە و ڕۆشتنی کاکپایەق هەم بۆ خۆی هەم بۆ بنەماڵەکەی هەم بۆ عەشیرەتەکەی خەسارەتێکی گەورە بوو، چونکە پیاوێکی زۆر گەورە بوو، پیاوێکی خانان بوو، پیاوێکی قسە خۆش بوو، پیاوێکی قۆش و بە شەخسیەت بوو. هی ئەوە نەبوو لەم جۆرە کەسانەی ئیسا یعنی وقار و حرمەتی خۆیە پاراست و من بەش بە حاڵی خۆم بە مردنی کاک فایق پێم وایە کە لێنێ کەوتێتۆ ناو بنەماڵەکەی کە زەرەرێکی گەورە بوو بۆ ئێمەمانانیش وەکو ڕەفیق و دۆست لە مەنتیقە پێم وایە زەرەرێکی زۆرمان کرد. هەر لەو ڕۆژەوە کە ناسیمەک و پیاوێکی خاوەن سەنجی جەماوەری، پیاوێکی نیشتمان پەروەر، پیاوێکی خواناس، پیاوێکی نزیک لە خەڵکی فەقیر و هەژار، پیاوێکی سەغی تەبیعات، کاریگەری لەسەر مندا نابوو. هەم وەکوەوەی کە هەردووکمان لە ڕێبازێک بووین، هەردووکمان لە ناوچەیەک بووین، هەرکمان لە شارێک بووین. کاک فایق هەم لە یاگەزانن ماوەی زیاد لە نیو سەدەیە دەستنوێژی کوردایەتی هەڵگرتووە تا ئەو دەقێش کە کۆچی دوایی کرد ئەو دەستنوێژەی نشکان. کاتی خۆی بەیەک لە دوایەکی ڕژێمەکانی عێراقیە گوت نەخێر بۆ یەک چرکە بۆ یەک سانیە لەبەرەی دژی کورد نەبوو. لەوەی چەندین جار ڕژێمی بەعەس ئیمتیازی خستوونە بەردەست کە ئەوە بکەن و ئەوە بکەن و ئەو ئیمتیازەی کە ئەو کاتانە خۆمان نەزانین لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوو. بۆ یەک چرکەش هەنگاوێک بەرەو ڕووی حیزبی بەعەس نەڕۆشتووە، بەڵام کاتێک گەلەکەی پێویستی بوو چۆن چەند بە زوڵاڵی بە دوژمنەکانی کورد و بە ڕژێمی فاشی بەغدایە گوت نەخێر، ئەوها بە زوڵاڵی بە کوردی گوت بەڵێ ئامادەین بۆ ڕاپەڕین. گەورەترین تەسحیاندا لە ڕزگارکردنی کەرکووشی دڵی کوردستان جوانترین و ئازیزترین برا و کۆمەڵێ خزم و کەس و کار و برازان شەید بوو لەسەر ڕزگارکردنی کەرکووک. ئەگەرچی فایقی حاجی مستەفا کەم خوێندبووی، بەڵام پیاوێکی بیرتیژ و کەسایەتێکی بەتوانای هەبوو لە گفتوگۆکردندا. هەمیشە براوەی نێو کۆڕ و کۆبوونەوەکان بوو. ئەو بۆ خۆی قوتابخانەیەک بوو، ئەزمموی ژیان میراتی خانەدانی باو باپیران کردبوویە کەسایەتێکی بێوێنە. هەر کات دەکەوتیتە گفتوگۆوە لەگەڵ ئەم زاتەدا ڕاستە و خۆ کاریگەر دەبوویت بە ئاخافتنی، بە ئاکار و هەڵسوکەوتی، بە تێڕوانین و دنیا بینە بەرفراوانەکەشی یارمەتی دەدایت باشتر ببینی، فراوانتر بیر بکەیتەوە. ئەگەر ئێمە بین خوێنەوە بۆ کەسایەتیمان فایق بکەین
لە ڕووی کۆمەڵایەتیەوە خاوەن پێگەیەکی بەهێز مرۆڤێکی مەزن خاوەنی پەیوەندیشی کۆمەڵایەتی زۆر بەرفراوان لە هەموو ناوچە جیاوازەکان لە هەموو چین و توێژەکان مرۆڤێکی سەنگین مرۆڤێک چاکەخواز مرۆڤێک دەتوانم بڵێم تا ئەو حەدەی تەتەڕوفی کردبوو لە ئەدەب و لە ڕێزگرتن لە بەرامبەرەکەی لەگەڵ مناڵێک لەگەڵ بەتەمەنێک لەگەڵ هەموو جۆرە چین و توێژ و تەمەنەکان دەتبینی مانفایق لە لووتکە بوو لە ڕووی نیشتیمان پەروەری دووبارە مانفایق و بنەماڵەکەی هی ئەوەن کە ئینسان ئیلهامی خەبات و تێکۆشان لە پێناوی نیشتیمان و نەتەوەی لێوەربگری ئەوان ئێمە و خەڵکی تریش فێر دەکەن کە چۆن ئەبێ ئێمە بە سەخاوەتەوە گیانمان ببەخشین ژیانمان ببەخشین بۆ ئەوەی هاونیشتیمانیانی تر ژیانیان پارێزراو بێ بۆ ئەوەی دەستکەوتەکانی نیشتیمان و نەتەوە وردە وردە بەدی بێت و بپارێزرێت و وە زیاتر دەستەبەر بکرێتە دەڕۆین بە لووتکە بۆیش ئەوان لە بنەماڵەکان ڕووبارێک خوێنیان پێشکەش بە ڕێبازی نیشتیمانی و نەتەوەی کرد کە ئەوە شوانەیەکە بۆ هەموو ئەوانەی کە بیانەوێت لە پێناو نیشتیمان و نەتەوە تێبکۆشن دەبێ سەیری بنەماڵەی مانفایق بکەن کاکفایق لە کە من مناڵ بووم کە بیستومە لە منتیقەی ئەو بوو دێهاتانە لە حاجی مسەفانیان بۆیەترتیانە بۆ هەموو کەسێک فەقیر و دەوڵەمەند و کاروانی و ئەمانە بنەماڵەیەکی خاوێن بوون بە حیاتی حەزیان لە پیاوخراپی نەبووە ئیلا چاکە نەبێ و ناندان بە خەڵک نەبێ هەموو عالەم گوێ لە دەنگی من بێ لەو بنارایە کە من کەس بووە ماڵی حاجی کاکفایق خۆئافوی کە خزمەتی خەڵکیان کردووە کە مشکلەی خەڵکیان حەڵ کردووە کاکفایقی حاجی مستەفای لەنجاوا پیاوێکی سالار و هەڵکەوتەی ناوچەکانی سلێمانی بووە بە ئەترافیشەوە بنەماڵێکی گەورە و بەڕێز و خۆشەویست بوون لای خەڵک و لە عەشرەتی منبین بوون و عەشرەتی منمیش عەشرەتێکی دیار و فراوانە و کاکفایقم هەروە بینیوە دائیمان زۆر ماندوو بۆ بە خەڵک بە تایبەتی بە ناخۆشەکانی خەڵقەوە بە تەعزیەکانەوە هەروەها بە سوڵح و کێشەی خەڵک دائیمەن هەوڵی ئەوەی داوە کە هەر کێشەی ڕوو بدا لەو منتقەیە بە هاوکاری خەڵکی تریش بێ کۆڵی نەداوە ئەنجامی داوە و دۆستایەتێکی پتەومان هەبوو ئێمە هەر لە باوکیەوە و لە باوکمەوە و هاتوو چۆ و محیبەت و برایەتی و کەسایەتیمان هەر زۆر بۆ بە خۆشەویستی لە یەک بەسەرمان بردووە منەمێ باز شێ مەحموو بۆ بکەم بۆ کە پیاو بووە چونکە باوکمی بە پیاوزانی شێ مەحموو ئێوە مێژی خۆتان چی ئێمە گلاریمان نییە لەسەرەوەی کە دەگەم باز سابیر بە کەریم بەگە بۆ بکەم باز کەریم بەگە بۆ بکەم ئەو بە مناڵی باوەشی شکۆمەندی مەلیکی کوردستانی بینیوە پێدەچێت تا ڕادەیەکی زۆر بارگاوی بوو بێ بە جوامێری و ئازایەتی ئەو زاتە چونکە شێخ مەحموودی حەفید دۆستێکی دێرینی باوکی دەبێ و خۆشەویستیەکی زۆر لە نێوانیاندا بووە لە سەردانێکیدا بۆ لەنجاوە شێخی نەمر کاکە ڕەزا و کاکفایق لە ئامێز دەگرێ و دەستی میهرەبانی دێنێ بەسەریاندا بەوتە شیرەنەکانی بە ئامۆژگاریە پڕ لە حکمەتەکانی کاریگەریەکی گەورە لەسەر هەردووچیان جێدەیەڵێ تەنانەت فایقی حاجی مستەفا چەند جارێک لە ژیانیدا بە تاسەوە باسی ئەو چیرۆکەی کردووە و بە یەکێک لە شانازیەکانی ژیانی ئەژمار کردووە ئەوە شوێنەکان شێ مەحموودیان لەبان ئەو گردەیە قەسەم بە خواوەزام ئیستاگەی لەبان کۆشی دای نابوون چاگەیەکە بەدەم و ئێمە دوو براوین خوشکمان نەبوو چاگەیەکە بەدەم و ئیسەی لە دووسێ قسەی لێ پرسیمان لە بیرمە وتی خوشکوێ وتم نەوەڵە وتیجا مەگەر باوکە بە پارەژنە بۆ بێنێ ئەو وەختە خوشگوزتی نەبواژینە نە ئەمەوێ بگەڕێمەوە بۆ مێژوێکی دوورتر پەیوەندیەکانی ئێمە وەکو بنەماڵە لەگە بنەماڵەی حاجی مستەفای لەنجاوایە پەیوەندیکی مێژووی نێوان ئێمە و ئەوانە نێوان ئێمە و عەشیرەتی منمیە ئەم پەیوەندیانە لەسەر ئەساسی کوردایەتی و لەسەر ئەساسی نیشتیمان پەروەردەیەتی دروست بووە حاجی مستەفای لەنجاوا یەکێک بوو لە
لە کەسایەتیە دیارەکانی سەردەم و ڕۆژگارەکە زۆر هاوڕێ و نزیک بووە لە خودی شێخ مەحموودەوە. حتا کە من بیستومە زۆر جار بووە شێخ مەحموود بیری کردووە، حەزی کردووە چاوی پێ بکەوێت. جوابی بۆ نەناردووە بڵێ حەزی مستەفاوەرە بۆ لام خۆی هەڵساوەشوە سەردانی کردووە. پیاویشی قارەمان بووە، بەشداری شۆڕشەکانی شێخ مەحموودی کردووە، یەکێک بووە لە جێی متمانە پێکراوی شێخ مەحموود. بۆیە ئەم پەیوەندیانە ئێمە وەک پەیوەندیەکی خێزانی سەیری ئەەکەین و جەنابی کاکفایەق کە یەکێک بوو لە هەرە خۆشەویستەکانی ئێمە، پیاوێکی تێکۆشار، پیاوێکی کورتپەروەر، پیاوێکی کەسایەتی شاری سلێمانی و دەوروبەر، یەکێک لە کەسایەتیە دیارەکانی لە براگەورەکانی عەشیرەتی مەنمی کاکفایەق بوو. کاکفایەق خاوەنی دەیان هەڵوێستی بەرزی نیشتیمان پەروەریە. لە شۆڕشی گەلەکەمانە قوربانێکی زۆریان داوە بنەماڵەیە. ئەمە شتێکە لە بەرچاوی هەمومانە و ئینکاری ناکرێت. کاکفایەق کوردێکی پاک بوو، پیاوێک بوو کە خاوەنی مەبدەع بوو، خاوەنی شەهامەت بوو، یەکێک بوو لەو پیاوە جوانانەی کە وەفاداری لای ئەو بەڕاستی بە شێوەیەک بەرجەستە بوو کە ئەتوانین بڵێن پیاوی ڕۆژی تەنگانە بوو. ئێمە لە ڕابردووە تووشی چەندین کێشە بووینەوە لە دوای شەیدکردنی باوکم و ئەمانە. ڕۆژگارێکی زدان خۆشمان بینی، کەم کەس هەبوو کە لەو ڕۆژگارەیە مەرحەبامان بکە، سەردانمان بکە، بەڵام مێشێ لەو عەزیز و خۆشەویستانەی ئێمە جەنابی کاکفایەق بوو کە لەو ڕۆژە ڕەشەیە هەمیشە ئاگای لە ئێمە بوو، بە بەردەوامی سەردانیەکردین، بە بەردەوامی سۆز و محیبەتی خۆی پیشانەیە بۆمان، ئامادەی دەرئەبڕی بۆ هەموو هاوکاریەک. بۆیە ئێمە لە لای خۆمانەوە حورمەتێکی یەکجار زۆرمان هەیە بۆ بنەماڵەکە بەگشتی و زۆر زۆریش نیگەران و متەئسیر بووین بە هەواڵی وە کۆچی دوایی جەنابی کاکفایەق. بەڕاستی لای ئێمە خەسارەتێکی زۆر گەورە بوو لە خودی عایلەی ئێمە، لە میلەتەکەمان، لە عەشیرەتی مەنمی زۆر بووی بەداخین، یادی بەخێر بێ. کاکفایەق ساڵی 1968 ژیانی هاوسەری لەگەڵ خات و نازیف حەمە ساڵح فارز ئاغادا پێگێناوە و بوونەتە باوکو دایکی 12 مناڵ، 8 کچ و 4 کوڕ. بەداخەوە لەم ساڵانەی دواییدا یەکێک لە مناڵەکانی بە ناوی ناسکەخان بە نەخۆشی کۆچی دوایی کردووە. ئەو بە هەمیشە بە پەروەردێکی جوان و دروستەوە مامەڵەی لە تەگ مناڵەکانیدا کردووە، ویستوێتی تۆوی خانەدانی و نیشتیمان دۆستی لە ناخی ئەوانیشدا چەکەرە بکات لەسەر ڕێچکەی خۆی و با و باپیرانی درێژە بە بەها جوانەکانی خانەوادەکەیان بدەن. ناسینی ئێمە بۆ ساڵی 68 گەڕێتەوە، ئیتر کە هاتوومەتە ئێرە ئیتر بەیەکەوە بووین، چونکی خوا کردە بووین و ڕێکەوتن لەسەر ئەوەی کە زەواج بکەین بەیەکەوە هاتینە ئێرە و هاتمە لەنجاوە. ئینجا لەنجاوە دەیەکی خۆش و پاک و تەمیز و مسەقەف و دائیمەی خوا میوان دۆست و دائیمەی خوا حەزیان لە میوانی وشتی خۆیان هەبوو، لە کەسوکاری خۆیان هەبوو. قەت جیاوازی لە بین ئەو شەش حەوتبرا و ماڵی قەزۆرمان هەبوو، هەر لەسەر نان و ئاوێک نان و ئاویانە خوارد بەیەکەوە نەدوور نەکەوتینەتەوە قەت لە یەک، یعنی ئەو عەسکەری نەکردووە، نەچوە بۆ ئەملا ئەولا، نەچوە بۆ شوێنێکی دوور. نەوەڵە بەس ئەو کاتێک کە لە گۆخڵان بووین ئێمەی هاوردەوە سلێمانی و خۆی حیوان و شتەکانمان گوم بوو 4-5 ڕۆژی پێچوو بۆ ئەوە گەڕا هەتا هاتەوە دۆزیەوە. وتر کاکەیشم لەو کاتا شەهید بوو بۆ ئەو زۆر دڵگران و ناخۆش بوو لە لای. دایمە ڕێگای بەوە نەئادا ئێمە شتێک بکەین کە شتێکی خراپ بکەین کە بشکێتەوە بەسەر باوکمە. هەموو بەیانی کە ڕۆشتووە ئێوارەکە گەڕاوەتەوە تێتی حەزەکەم کە ئێوارە هاتمەوە مناڵێکم مردبێت لەگەڵ دراوسەیەکە لەگەڵێکێکە مناڵێکم دەنگی نەهات بێت. زۆر حەزی لەو شتانە بوو. ئەنجا وەکو سڵح و وەکو
مەسلحەت و ئەم شتانە کە ئەچوو زۆر جارە چوونە سوڵحەوانە هەر کاتێک ئەچووە هەر سوڵحێک یعنی کوڕکوژرا و یان ساحب مەسەلەکە یعنی باوکم کە بچوایە فەرقێکی هەبوو زۆر ئەگۆڕا کە یان و کوڕی ئەحاجی مسەفای لەنجاوە هاتووە ئەم سوڵحە نایبێت ڕەتبوونەیە هەبێت حەزی لەو بوو دێگان وەکو خۆی بمێنێتەوە ئاوادان بێت لەسەر هەمان ستایل لە کۆنەگەی خۆی ئاوادان بێت ژینگەیەکی پاک و جوانی هەبێت بە ئەم هەموو زبڵ و نایلۆ نوشتە زۆر بێزارە بوو زۆربەی کاتە لەسەر حسابی خۆشی بڕواکەنیە خەڵکی ئەگر کۆیە کردەوە لە ناوێ بردوورێ خستەوە. دۆست و هاوڕانی دەڵێن بە کەسایەتە بەهێزەکەی هەمووانی سەرسام کردبوو هەر کات ئاریشەیەکداتە پێشەوە قسەی ئەو کۆتایی بوو چونکە هەمووان متمانەی تەوامان بە بیرکردنەوەکانی باوسەنگی و دادوەریەکەی هەبوو ئەوان دەڵێن هەرگیز نەمان بینیوە و نەمان بیستووە هەنگاوێکی ئەم پیاوە هەڵوێستێکی دژی ئاشتی و تەبایی ئێمە بێ ئەو هەمیشە لە غەمی یەکڕیزی ئێمەدا بوو هەموو هەوڵ و کۆشیێکی لەو پێناوەدا بەگەڕخست بوو دەژڵێن هەر کات قسەی دەکرد بە حکمەتەوە دەدوا و هەمووان چاو لە زاری ئەو بێدەنگ ڕادەماین. پیاوێکی خۆشەویستی ناو عەشرەتەکانی کوردستانە بە تایبەتی لە عەشرەتی هۆزی گەورەی جافا لەناو هۆزی گەورە شافە هۆزی ڕۆغزایی و بە تایبەتی بنەماڵی ئێمە بنەماڵی سەرحەڵ ئێمە عیلاقەیەکی پتەوی زۆرمان هەیە بە بۆنەی ئەوەی حاجی فایق کەسایەتیەکی دیاری ناو عەشرەتی منمیە اینجا عیلاقاتەکەشمان ئەگەڕێتەوە بۆ ئەو ساڵانەی ئەمە کۆنە عیلاقاتمان نەک بڵێ وڵایی تازەیە و لە سەردەمی حاجی فایقا هاتێتە ناوە اینجا بۆ هەر کوڕ و کۆمەڵ و هەر کێشەی عەشایری سوڵحێکیش بووایە کاک حاجی فایق یعنی قسەی ڕەت نەکراوە حسابی تایبەتی لەسەرەکرا کاک فایق لە زۆر کۆبوونەوەکانە ئامادە بووە لە زۆر هەر قسەیەکیشی کردووە یعنی قسەی ڕەت نەکراوەتەوە نەک بڵێ وڵایی لە ناو عەشرەتی منمیە لە ناو سەرجەم عەشرەتەکانە حسابی تایبەتی لەسەرکرا جێگە و مەکانی لە هەموو شوێنەکە دیار بووە ینی تیاچووری کاک فایق خەسارەتێکی گەورە و نەک بڵێن وڵای لە عەشرەتی منمی لە سەرجەم عەشرەتەکان عیلاقەمان لەگەڵ کاک فایق وەکو من دارای حاجی برایم و ئەو کاک فایقا کە بڵێن ڕیسپی منمی بووە هەمان بووە عیلاقەمان هەبووە پیاوێکی کۆمەڵایەتی عەشایری پیاوی سوڵح پیاوێکی ڕازگۆش بووە لەگەڵ خزم و کەسوکاری خۆیان لەگەڵ ئەم پیاوە ئەوەی کە من بیناسم وەکو خۆی لە سوڵحی زۆر بەرەبابی ترا یان لە هۆزی ترا تەداخلی کردووە بەڕاستی مردنی کاک فایق بە نیسبەتی ئێمە ئەم خزمانی خۆمان بڵێن وەکو منمی وەکو ئەم عەشایری مەنتقەی خۆمان خەسارەیەکی گەورەیە تێگەی پیاوێکی ڕاست بووە پیاوێکی شۆڕژێر پیاوێک کە لە هەموو شۆڕشەکانی کووردا تیا بووە ئەم پیاوی تیا بووە بە خۆی و بە برای و بە کەسوکاری و بە عەشرەتی منمی وڵاهی من هەرچی چەنێ وەسفی بکەم کاگە بڕۆحمان ئەم پیاوێکی زۆر گەورە بوو یعنی خەسارەکەش گەورەیە هەم بۆ بنەماڵەی خۆیان هەم بۆ عەشایری منمی هەم بۆ هۆز و تیرەی ئەم منتقەی خۆمان و حتا منتقەی بادینان و هەولێریش باسکەری مافایق بەم چەند کەلیمەیە کۆتایی نایە کتێبی ئەوێ پیاوێکی ڕیسپی جوانە عەشرەتە کە هەمووی گوێی لێگرت لە گەورە لە بچووک لەگەڵ گەورە لەگە بچووکە بچووک بوو بەڕاستی دایم نەسیحەتکەری گەورە تا بچووکیش بوو نەک بۆ ئەمە خزمی خۆی بۆ هەر هەمووی مافایق لە منمی نەڕۆی
لە هەموو عەشەتێک ڕۆی خوانە خواسە خەڵکی هەشتێکی لێ قەومە بەس دەستی گەیشتایەتەوە پیاوە مرتاحەوانی بێخەمە بوو لە هەموو شتەکانی کە ئیو شتەکانم جێبەجێ بێ مافایق شتی تەواو نابێ بڵێ وەڵا ئەمە و ئەوە بەڵام بۆ ئێمە زۆر بوو بۆ وەختەکەی بۆ ئەم زۆر زوو بوو کە ئێمە بەجێهێشت هەموو هیوایەتی ئەم پیاوەش تەبایی ئەم عەشرەتە بوو بە حەیاتیشی لە بۆ هیچ عەشرەتێکی تریش شتێکی خراپی نەبوو لەسەر هیچ عەشرەتێک بە حەیاتی نەسیحەتێکی نەئەکردی کە زەرەرە بێ زەرەرە بۆ ئەوەی بەرامبەریشە بێ نەسیحەتکەرێکی جوانی گەورە و بچووک بوو مامەفایق گەشتایەتە هەج مەجلیسێک مەجلیسی مامفایق بەس بگەشتایەتە ئەوێ مەجلیسێکی قەرەباڵغیە بوو ئەوەی درێژەی بەو هینە نەیە کە شتەکە توڵ پێشێ قسێکی بکردایە مستەحیل بوو نەک لای خۆمە لە لای هەموو کەس ئەو قسەی کە ئیکرد ڕەتبوونەوەی نەبوو بەڕاستی لە دەستدانی کاکفایق بۆ هەموو منتیقەی سلێمانی بۆ خاستان بۆ هۆزی مەنمی کۆسپێکی گەورە بوو و لەبەر ئەوەی کاکفایق ما ئەدا هۆزی مەنمی هۆزەکانی کەش و منتیقەی سلێمانی پرس و ڕاوێژیان پێ دەکرد بۆ سڵح و سەلاحەت و خەسارەتێکی گەورە بوو بەداخەوە لە دەستمان چوو وەکو بنەماڵەی شێخ سەدەدین سندۆڵان لە نەوەتەکانەوە ئێمە پەیوەندیی قوڵ و زۆر بێ مەسلحەت و بەرژەوەندی پەیوەندیی برایانە دۆستانە لەگەڵ جەنابی ڕەحمەتی کاکفایق هەبوو دۆستایەتێکی گەرم کە شێخ زۆری خۆش دەویست ڕێزیان زۆر لەگەڵ یەکتر هەبوو معدەل ئاگادار و حاڵ و وەزع یەکتر بوون دایم هاتوچ و سەردانیان هەبوو بۆ لای یەکتر جەنابی شێخ تا دەهات بۆ سلێمانی زۆربەی جار سەرێکی کاکفایقی ئەحواڵی دەپرسی کاکفایقیش بە هەمان شێوە من جێگای شانازیە بۆ من کە بە ناوی بنەماڵەی شێخ سەدەدینەوە کە بێم لەسەر گۆڕی ئەو زاتە پیرۆزە ئەوەی کە لە دڵماندایە ئەوەی کە پێویستێتی بۆی باس کاکفایق مرد بوو دۆست بوو بێ بەرژەوەندی بوو کاکفایق لە ژیانی خۆیان هەمیشە لەگەڵ بەری کوردایەتی بوو بەبێ جیازیکردن لە لایەنەکانیان ئەحزابی هەرێمی کوردستانە بەڵام ڕقی لە خیانەت بوو ڕقی لە کورتفرۆشی بوو و ڕقی لە خاکفرۆشی بوو ڕاستە ئەو هەڵقوڵاوی کەشی خێڵ و عەشرەت بوو بەڵام بە قوڵی باوەڕی بە بنەماکانی ئازادیە بوو لای ئەو ویست و حەزی منداڵەکانی ڕێز لێگیرا بوو هەر بۆیە پەیوەندیەکی بەهێزی لەگەڵیاندا هەبوو وەک کاوڕێک لەگەڵ کچەکانیدا مامەڵەی دەکرد و ڕێزی لێدەگرتن بۆیە کچەکانی پەرۆشیەکی زۆریان بۆی هەیە و هێشتا هەواڵی مەرجی باوکیان وەک خەونێکی ناخۆش هۆش و هەستی بەجێ نەهێشتون خاتم بسات رايه ببعره خدايا تبمجينا لبرخافي كسر دمري بضايع سوء لما لا يعني وقت بهم يعني بهي وقتي لبو الوقت بخوازم زۆر خۆش بۆکو هاوڕێوە بووم خۆم بە دەرەجەیەک لە باوکمەوە نزیک بووم هەتاوەکو ئەو ڕۆژەی چۆتە جێگەی خۆی بەس ئەو بەیانێ لەگەڵی نەبووم دایمە پێکەوە بووین دایمەش ئەو یعنی قسەیەکی ئەکرد لە ڕووی منایوت هەڵکەوتنی ئینسان بەوە نییە بڵێن ئافرەت بێ یا پیاو بێ ئینسانەکان جاری وایە لە تایفەیەکە ئافرەتێک دەرەکەی وەکو حەبسەخانی نەقیب ئافرەتیش بووە کە ناوی خۆی بردووەتە مێژوە
وەڵا بە هەمویان وەکو یەک بوو هەمومانی زۆر خۆشەویست بەس بە دەرەجەیەک من هاوڕێی بووم بۆ هەموو شوێنێ خۆشەویستترین کەس بوو نزیکترین کەس بوو لە لای منەوە ینی دنیام لەبەر چاوەڕەش بوو ئێستش شۆکم نازانم ناتوانم حتا لە فەیسبووکەکەشمە ناتوانم ڕسمی دانێم و بڵێم وەفاتی کردو بە هیچ شوێ حەزیش ناکەم ببینم کە خاڵی ڕەشی بۆ دانراوە ناتوانم بیخەمە مێشکی خۆشمەوە کە بڵێم وەفاتی کردو طبعا يعني بابڵم قەت هەستم نەکردووە کە باوک بێت یعنی ڕەفیقێک هاوڕێک حتا ئەگەر کێشەیەکی بەسیتیشم هەبوایە یا کێشەیەکی گەورەشم هەبوایە بۆم بازە کرد سڵی ئەوم ناکردەوە کە بڵێ باوکە یا شەرمی لێ بکەم یا شتێک ئەو وای کردبوو کە ئەو شەرمە لە بینمانە نەمێنێت ینی باوکە من خۆم حەزم لە شتی کۆن بوو ئەیزانی کە ئەو حەزم هەیە ئەگەر بڕۆشتایە بۆ شوێنێک حتا لەوێ شتێکی ببینایە لەو شوێنە کە بیزانیە من حەزم لێ لەگەڵ خۆی بۆی ئەهێنامەوە ینی لەم جارانەی دواییە کە شتێک لە بیرم ناچێتەوە لە ماڵیشەوە وەکو یادگاری یەکدامناوە ڕۆشت بوو بۆ دووس بۆ تەعزەیەک لەوێ کڵاوێکی کوردەواری لەگەڵ خۆیان بۆ من هێنا بۆ یعنی چەند هاوڕێکی خۆشی لەگەڵ بوو گوێ بۆ نەیابوو کە لەگەڵ پیاوی کە یا شتێک یان با بڵێم شوشەوات شتی کۆن توحفە ئەو شتانەی من زۆرم حەز لێ بوو خۆشی زۆر حەزی لەوانە بوو زۆربەی کات لە بازاڕی کڕی هێنا و پیشانی منیە ئەگەر من حەزم لێ بۆە خۆی داینەئەنە ئەیا بە من ڕاستە باوکم خەریکی چارەسەرکردنی کێشەی خەڵک بۆ بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمەی فەرامۆژ نەکردەوە بەردەوام لە هەوڵی ئەوەیە بووە کە ئێمە پێ بگەێنێ و بگەین بەوەی کە بتوانین خۆمان بەخێوکەین و ئانە پشت بە کەس نەبەستین پشت بە خۆمان بەسین بەردەوام لە هەوڵی ئەوەیە بووە و بەردەوامی ژارمەتیە یان کە ئێمە خوێنین و پەرە بە خوێندنەکەمان بین بە مردنی باوکم یعنی باوکم خۆی بوونی خۆی تاجێ بوو لەسەر سەری هەر هەمومان مردنەکەشی شانازیەکی گەورە بوو بۆ ئێمە سەربەرزی بوو بۆ ئێمە کە خەڵک هات بۆ شێوەی وەسفی باوکمیە کرد من خۆم مناڵێ بووم کە لەگەڵ یاچوومە دەرەوە پیاوی بەتەمەن هەڵەسا لەبەرم خۆم تەریقە بوومەوە یعنی کە هەموو کچی فایقی حاجی مستەفام یعنی باوکم ناوێ بوو هەرگیز ئەو ناوی باوکم لە یاد ناچێ ون نابێ شانازیشە ناوی باوکم و ناوی باپیریشم بۆ ئێمە هەتا ئەو ڕۆژەی ئێمە ژەمرین ئەو ناوە شانازیە بۆ ئێمە و ئەمێنێتەوە ون نابێ هێشتا باز جوانیەکانی ئەوە باسی مرۆڤدۆستی و دڵسۆزی و کارە خزمەت گوزاریەکانی ئەوە هەر کەس دەدوێنی بە حەستەتێکی قوڵەوە باسی سەختی لە دەستدانی فایقی حاجی مستەفا دەکات هەمووان پێیان وایە دروستبوونەوەی کەسایەتێکی لەو چەشنا مەحاڵە و ئەوەی هەیە تەنها ئیلهام وەرگرتنە لە ئاکار و هەڵوێستە بەرزەکانی ئەو بۆ پێی باوکم کە عەبدوڕەحمان پێیەکی کۆمەڵایەتی بوو بەشداریە کرد لە هەموو بۆنەکانە هەم ئاینی خۆشی ناخۆشی پرسەکان زیاتر زۆر گرنگی بە جلوبەرگە بە تایبەتی جلوبەرگەکانی دایمە هەستە کرد ئەم پیاوە ئەڵەی لە پاکەدات بۆ دەر ئەوە جلوبەرگەکانی بە ڕێکوپێکی ئەپۆشی حتا هێنا گونجاندنی بۆ کرد ئەویزان ئەم کراسە لەگەڵ ئەم جلای ئەگونجیان ناگونجێ سەلیقەیەکی زۆر جوانی هەبوو قەت نەبینیوە بە شێوازێکی ناتەنسیق بڕواتە دەرەوە هەمیشە جلەک قەت بیرم بێ جلی بێ ئوتوی لەبەر نەکردو گرنگی پێ هەتا بۆ کاروباریش بێ هەروی حەزەکەم بۆ ئوتوکەن بەم شێوازە جلوبەرگەکانی دانا خۆی زۆر گرنگی پێ ئەگەڕایە کراسی ئوتو نەبووە ئەو ئەم کراسەم ئوتو نییە بۆم ئوتوکە یەکسەر هەستی پێکرد ئەمە حەزی کردو بەم شێوازە وابزانام هەر لە باپیرەوە بۆی ماوەتەوە زۆر گرنگی بەم شێوازی جل هەڵگرتنە ئایا بەم شێوازە ئەمەش ڕادیۆکەیەکی زۆربەی کات بەیانیان زوو ئەم ڕادیۆ کردەوە من لە دەنگی ئەم ڕادیۆ خەبەرمە بۆ هەواڵ و زۆر حەزیشی بە دەنگی ئەحمەد شەماڵ بوو خوا خۆش بێ وەڕەوا من پیر بووم سەرەی مردن مایە خاوە سەرەی جان چەشان و ڕۆ دەراتن مایە خەسارەتێکی گەورە بوو من پیاوم ئەبینی ئەهات بۆیە گریا لەم ڕۆژە خەڵک زۆر بەکەمی ئەگری بۆ خەڵ بەڵام من پیاوم بینی ئەگریا بۆ ئەم پیاوە ئەو پیاوە هێچێک بوو لە هەرە پیاوە جوانەکان یەک بوو لە هەرە پیاوە لەگەڵ هەموو مەسئولین تێکە بوو هەموو کەسێک خۆشەویست کەسێک نەبوو کاک فایقی خۆشنەوێ لە سلێمانی هێچێ بوو لە پیاوە ناودارەکانی ناوشار من لە چەند کۆڕ و کۆبوونەوەیەکی عەشایەریە لە خزمەتیا بووم ئەو پیاوە جێگە و پێگەی خۆی دیار بوو عەقڵەکانی ئەو بۆچوونەکانی ئەو لە ناو ئێمە دیار بوو هەموو کاتێک شتەکانی کاک فایق لەسەر و هەمووە بوو چەند
سڵحێک کراوە کە من لە سڵحەکانە لە خزمەتیا بووم بەڕاستی جێدەسی دیار بوو بەڕاستی کە شتێک ئەهاتە پێشەوە لە ناو خزمانی لە ناو عەشیرەتی منمیە کە ئەهاتە پێشەوە کە سڵحێک کە مشکیلەیەک کە کێشەیەک دروستە بوو تۆ کاکفایەقە لەبیر بوو ئەو کاکفایەقە معناوە ئیشەکە تەواو بووە هەواڵێکی خۆمان تەلەفۆنی بۆ کردم کوتی کاکفایەق ئەمری خوای کردووە تا 2-3 سانیە ئەنی قسەکەم پێوەرنە ژیرا چۆن شتێک لە دیوارێکە دەی هەڵە بەزێتەوە مێشکم ئیستیعابی ناکردم ئەو کاکفایەقەنێ دوای تێکردیم گوتوتم کام کاکفایەق تەن کاکفایەقی حاجم سوای لەنجاوە بڕوا بکە یعنی چۆنەڵێ بە مستەڵەحێکی فزولی نا بەڵام ئاگام لێ بوو ژیان وەستا بەڵام نەمزانی دوای چۆن دەستی پێکردەوە یەکێک لە هەرە خەبەرە ناخۆشەکە بەداخەوە لە دەستدانی ئەو مرۆڤە مەزرانە داخێکی گەورەیە بەڵام ئەوەی کە سەبووریمان پێدا کە سوکارەکەیەتی مێژوەکەی خۆیەتی و ئەو هەموو دەستکەوتە پڕ شانازیانەیە کە ئەو لە ژیانی خۆی بەدەستی هێناوە کاکفایەق پیاوێکی بەڕێز بووە خوا لێی خۆش بێ ئێشێکی زۆرە سەختی بە من گەیان کە پیان وتم ئێوارە نەمتوانی هەڵسم کوڕەکانم دەستیاندا پەلم بردمیانە ژوورە نەکەی تەستیرێکی زۆر گەورەی هەبوو بەسەر هەموو دۆسێکی کاکفایەقە ئەوەیشی کە ناوبانگی بیست بێ و نەیناسی بێر پێی ناخۆش بووە چونکە مردنەکەی مردنێکی ناوەخت بوو هەرچەندە تین و تاوی پەتای کۆرۆنا لە کزیدا بوو پێمان وابوو چیتر دەستی ناچێتە مەرجی ئازیزانمان بە تاڵاوی دابڕانی کەسایەتیە بەرز و کاریگەریەکان ئازارمان نادا بەڵام خوێندنەوەکەی ئێمە کورتی هێنا دیسانەوە ئەم بەڵا نادیارە لە سنگ و نەفەسی فایقی حاجی مستەفاش ئاڵا دوای کێبڕکێکی سەخت لەگەڵ ئەم پەتایەدا دوجار بۆ ماوەی چەند ڕۆژێک جەستەی کاکفایەق قوتاری دەبێ بەڵام لێکەوتە خراپەکانی کۆرۆنا ڕێگە خۆش دەکەن بۆ زەفەری لە ناکاوی جەڵدەی دڵ لە ڕێکەوتی 8/6/2021دا لە کاتی چوونی بۆ سەر کار و کەسابەتی خۆی کۆچی دوای کرد و دۆست و ئازیزانی نقمی غەمێکی قوڵ کرد دوو کوڕی لە خاریجە کاکفایەق و دوو کوڕیشی لێرەیە ئەمیر و تاریق ئەمانە خوشکەزای ئێمن لەگەڵ ئەوە تەڵا کچی بووە تەڵا بەڕاستی زۆر لە مەراعەتی دڵی باوکی ئەکرد چەندەها جار بۆی جێڕاوتۆتی خاڵەوە بەیانیان کە باوکم بانی کردووم من دەموچاوم نەشۆردووە ئاوێکم وەرنەداوەتە دەمە وتومە نەکو مەحتەل بم باوکم تووڕە بێ لە بەرەوەی بیگەێنمە کارەکەی خۆی کاکە زیاد کە برازایی بووە بە دەرەجەی ڕئیسی زۆر مەراعەتی دڵی کاکفایەقی کردووە ئەوم زانی لە دنیا نەماوە خۆم ئەم زانی کەوتومەتە بیرێکی تاریک و ناتوانم سەرکەوت من وە کوڕ گەورەی کاکفایەق پەیامەم بە هەموو خزم و کەس و دۆست و ئەو عەشرەت و ئەو خۆشەویستانەی باوکم لە خزمەتی تاک بە تاکی هەر هەمویان نابین بە خۆم و براکانمان خزمەکاری خەڵکین سپاسی هەموو کەسەکانەکەین هەموو ڕێز عەشرەت و حیزب و لایەنە سیاسیەکان و هەموو کەسەکان هەموو دۆست و خۆشەویستەکانی باوکم هەموو ناسیاوەکانی ئەوەکەین یەک بە یەک چاوی یەک بەیەکیان ماچەکەین دەستی یەک بەیەکیانە وشین کە ئێمەیان بەسەر کردەوە تا کەشتیش کە سەبووری ئێمەیەوە لەم بارە گرانەیە ئەو ڕێز و حرمەت و خۆشەویستی ئەوان بوو بۆ باوکم و هی باوکیشم بۆ ئەوان پەیمانی ئێمە بۆ هەموو کەس و بۆ بڵین هەموو کەسەکان هەموو کەسایەتی دیارەکان هەموو حیزبەکان هەموو ڕێز عەشرەتەکان هەموو خۆشەویستانی باوکم ئێمەش بەڵێنەین پەیمانەین بە پشتیوانی خوا بە هەوڵ و هیمەتی خۆمان ئینشەڵڵا لەسەر ڕێبازەکەی باپیرم و باوکم و مامی خۆشەویستم بەردەوامە بین و ئەو ڕێچکەی ئینشەڵڵا قەت کوێر نابێتەوە و هەر هەمیشە بەردەوامە بێ ئەوکانێ هەتا درێژایی تەمەنی ئێمەش هەر خەڵک ئاوی لێخوات و هەر ڕەحمەت بوونمانە بێ ئینشەڵڵا